جلی کوردی جگەلەوەی کە مۆرچی نەتەوەی کوردی پێوە دیارە و تا چەند ئەو جلە گونجاوە بۆ نمونە یعنی بیکەین بەوەی کە لە داوام و لەو شوێنانەی کە دام و دەستگای حکومین ببێتە بابەتێکی ئیجباری و لەبەر بکرێت بەخۆی زرچی کوردی لە ئێستا خەڵک پێی عیبە زرچی کوردی لەبەرکە بەڵام تەنها چکە زیاتر تەقلیدی ڕۆژهەڵاتیەکان دەکاتەوە کوردە ڕۆژهەڵاتیەکانیش خاوەنی کەلتوری خۆیانن و ڕەنگە جلەکەی وان تایبەت بێ بە خۆیان یعنی دەمەوێت بزانم بۆ تەقلیدی وان دەکات چکە لە ڕووی بیر و ڕای خەڵکی وان ئەو بیریان هاوێشتە ناو کۆمەلگەکەەوە زرچی کوردیان پێشتێکی ئەوە نەبێ برین کە لە ناو کوردی درشتی ڕەسەنی خۆمانە و تەنها برێن ئەو فکرانە کە دەکاتەوە زیاتر ئەو بیر و ڕای ئەو خەڵکەی وێندەرە ئەو فکریان هەشت ناو کۆمەلگای کوردی باشە ساوی کە جەنابەت لەبەرت کردووە تایبەتە بە خۆمان بۆ ینی دەبێت تەقلید ڕۆژهەڵاتیەکان بێت ئەوانیش هەر کوردن یعنی ئەمە هەمومان کوردین لە چوار پارچەدا کۆبووینەتەوە مەقسەد لەو قسەی ئێستا بڵێن نەک تەنها ئێستا بخۆم تەنها بۆ ئەو ڕۆژێک زرچی کوردی لەبەر ناکەم بۆ زۆر جێ لەبەر دەکەم بەڵام داوا لەو گەنجانە دەکەم کەوا تەنها بۆ ئەم ڕۆژە زرچی کوردی لەبەر دەکەن نەک تەنها بۆ ئەم ڕۆژێ بۆ هەموو ڕۆژێک زرچی کوردی لەبەرکەن بەڵام لە ڕووی ئەوەی کە بڵێن نابێتە زرچێکی فەرمی بۆ داوام و دەستگاکان ئەوە بابەتێکی ترە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا خۆمان ئامادە دەکەین بەشێکی زۆرمان خۆی ئامادە دەکات بۆەوەی کە لە ڕۆژی جلی کوردی جلەکە بپۆشێت تەنها پۆشینی جل و بەرگەکە یاخۆ چتی تریش وڵای هیوا هەیە پۆشینی زرچی کوردی تەنها بۆ ئەم ڕۆژە بەدەکە هیوا هەیە بۆ مەبەستی تریش بەکاری دێنێ ینی خەڵک جیاوازە بەتایبەت لە چ ڕۆژێکدا لەبەری دەکەیتەوە والله من زیاتر بۆ جمعانان لەبەری دەکەم هەموو جمعانان لەبەری دەکەم هەموو وەرزەکان بۆ هەر چوونە دەرەوێکی کۆمەلایەتی یان عایلەی بێ ئەوش لەبەری دەکەم باشە ئەو شێوەیە کە دەیدووری چ جۆرێکە ینی حەزت لە چ جۆرێکە زیاتر سادە ینی لە گەنجان ئەو جۆرە سادەیە دێتن یان خۆت هەر بخۆت حەزت لەوەی بخۆم حەزم لێ گەنجانیش جیاوازن هەرجار و باشە تایبەت بە ڕۆژی جلی کوردی چ پەیامێک تێ بۆ هەموو کورد بۆ هەموو کورد ئەو پەیامەکەشم دووبارەیە تەنها بۆ ئەم ڕۆژە نەبێت کە زرچی کوردی بپۆشن بەڵکو لە جلەکە جگە لە جلەکە داواکارم لە گەنجان زیاتر چکە گەنجان ئەساسی وڵاتن بیر و ڕای ڕۆژهەڵاتیەکان نایەخن نامێشکی خۆیان چکە ئەگەنج بستە خارج ناتوانێت بە حڕیاتی خۆی بژی لێوەندە لێرە شتەکانی خۆی جێبەجێ بکە باشتر نەکو بستە ئەو وڵاتیان دوورە دەستە ئەمانی نییە لێوێندەر لێکوانە ئیشەکەی خۆی بە جوانی بکە ساوتێ بێت تۆ کاتت باش ڕۆژی جلی کوردیت پیرۆز بێت زۆر سپاس سلااو لە هەموو کوردەکی بە شەڕاف سلااو لە هەموو خانەوادەکی بە شەڕافی کوردی ئازیزەکان سپاس دەکەم ئەمڕۆ تایبەتە بە ڕۆژی جلی کوردی بەڕێزت سەرەتا جلی کوردیت پۆشیوە بەڵام دەمێ بزانم پەیامت چییە سەبارەت بەو ڕۆژە ئێمە بۆ تەنها لەو ڕۆژەدا ینی بەشێکمان جلی کوردیمان لە یادە ئایا جلی کوردی جگەلەوەی کە بۆ بە کەلتوری کورد چیترمان پێ دەبەخشێت و چیتر دەگەێنێت جلی کوردی خەڵکە جلی کوردی لەبەر یەکتر دەبینی دلی بێکتر زیاتر خۆش دەبی ئەها بزانە تۆ ئەگە دەچە شارێکی دوور یعنی مەقسەد دەرەوەی وڵات کێکی دەبینی بە جلی کوردی ڕاست درت خۆش دەبی هەز بە ئەمانەی کە دەکەی جلی کوردی هەر ئەوڕۆ نییە جلی کوردی بابل باب هەیە جلی کوردی مانایکی زۆر جوانی هەیە جلی کوردی ئەمە بە دنیا دەناسرێنی جلی کوردی زۆر جوانە جل یەکێکە لەوانەیە کە کەلتورە هەر وڵاتێک دوایەوەی کە بە هونەر و بە زمانەکەی دەناسرێتەوە وە کەلتوریشی ینی یەکێکە لەو بابەتانەی کە جلی کوردی تێدا جلەکان تایبەت بە وڵاتەکان و نەتەوەکان ئەمە جلێکمان هەیە ناوی کوردیە وە جلێکی جوانیشە جەنابەت حەز دەکەم بزانم لە چ بۆنەیەکدا بە تایبەت جلی کوردی دەپۆشی ڕۆژانە دەیپۆشی یاخود مەسەلەن لەو بۆنە جیاوازانە دەیپۆشی نەخێر ئەمە ڕۆژانە دەیپۆشم ڕۆژانە کە داشی دەپۆشی ینی هەز دەکەی خەرک بەدایمە بە جلی کوردی خەرک شەرمە تێ دەکا جلی کوردی شتێکی زۆر شازە خەڵک دری پێت خۆش دەبی بەخۆشت ینی جلی کوردی فەرقی هەیە هەموو جەناوازەکی لەبەر دەکەین بەڵام جلی کوردی بە تایبەت ئەو لە باب و باپیرەوانە لە بە مامایتەوە جلی کوردی مەسەد شتێکی شازە یعنی جلی مە لە جلی هەموو کەسێکی جوانترە لە هەموو جلێکی ینی گران بەهاتریشە بەری چەند قاتی جلی کوردیت هەیە وەڵڵاهی عەفدا بەری هەموو یەکی ڕەنگەکە بە هەرێکی ڕەنگەکە مەرەزم هەیە هەموو ناواکەم هەیە ئینشاءڵڵا باشە ئەوە جلەکەمان پۆشی بەڵام دەبینین ئێستادا بارودۆخی کورد بەگشتی تۆزی خراپە هەلە ناخۆمان مەسەرەن جاری وە هەیە کە ناتەبین و ناکۆچین پەیامت چییە لەو ڕۆژەدا دەتەوێت چی بۆ کەسانە بڵێ کە دۆزی کوردیان بەدەستەوە وەڵڵاهی پەیام هەیە لە بۆ کوردەکان ئەنی ئێستا نامێ بسمە ناو وەزعی سیاسی
بەڵام هەموو خەرک یەکدی ببووری با خەرک بەس لە خۆی ئەوە نەبیتن خەرک برا گەورەکمانێ هەموو کەس دەزانی چییە با هەموو ڕئیلەی وەگرن بە خوددا ئەو کوردستانە زۆر خۆش دەبی بە خودای ئەمە هەموو فێری احترام بووینە هەموو خەرک شەرم لەمە دەکە بەڵام ئەمە دەبی بە خۆشمان چا بکەین ئەم لەو گۆرە ڕقم لە جەنابەتە ئەو ڕقەی لەویە ئەوە نەمینێتن باشە یعنی ئەمە کابراج کوردین هەم دوژمنمان زۆرە بە خوددا هەموو خەڵک دوژمنی مەیە فەرق بۆی ناکە ئێرە هەولێرە ئێرە سلێمانیا ئێرە دهۆکە ئێرە زاخۆیە خەرک هەمووی دوژمنی مەیە جەنابەت وەکو ئەوەی کە خاوەنی شوێنێکی کە تەنها ئەو کاڵایانە دەفرۆشی کە تایبەتە بە کوردەواری قسێک تەیە لەو ڕۆژە و پەیامت چییە و پیرۆزبایی لە چێ دەکەی وڵای پیرۆزبایی لە هەر 50 میلیۆن کوردی دەکەم بخۆماکەمەعادەلەکە زام زیاتریشی ئێستا زیاد بین لەخوای بەزیاد بکە ینی 50 میلیۆن کوردین لەخوای بزای زۆرشین ئەوکی بیر هەموو دنیای والی مایە سەبەرەوە ترسی دەڕواتن بۆی کورد زۆر الحەمدولیلا جلی کوردی بە نمونە ینی جلی کوردی جلێکی زۆر زۆر جوانە جلێکە کە تایبەت بە میلەتەکەی خۆمانە ینی بە میلەتی کووردە بە هیچ کەسێکە نیە وەکو هەموو میلەتان هەموو جلی خۆیان هەیە تایبەت بەڵام هیمە وەکو نمونە جلی زاخۆی جیایە جلی ئێزیدەکان جیایە جلی ئاشوریەکان جیایە بەڵام هەمووی بە کوردیە بە کوردی ئەساب دەکەێت ئێستا کوردی دەڕواتن بەڵام ئەوەن دێ جلەکانیان جیاوازە ئەو ڕۆژەش ڕۆژێکی کە زۆر پیرۆزە لە خەڵکی کورد و کوردستان لە خاستان کوردستان و خەڵکی کوردستان و کورد پیرۆزترین ڕۆژە لە تاریخی خۆیدا لە بەرەی جلی کوردی ڕەمزی نەتەوەکەتە ڕەمزی میلەتەکەتە کە تۆ جلت نەبی لە هەر وڵاتێکی بی ناتناسن بەم هەر برێم کوردم کە جلی کوردیم نەبی کەس نازانی کوردم لە هەر وڵاتێک بیەگەرە جلت لەبەر بێت بۆ نمونە قسەش نەکە یەکسەر دەزانن ئەتو کوردی ئەغا لەبەرەوە کارەکەی ئەوەی دەزانن کوردی پێشمەرگە لە دنیا دیارە زۆرینەی شەڕەکانی ئەو زارشمان پێشمەرگە کردی بە جلی کوردی بوون دەیعنی هەندێکیان لە ئەسنای واز بەزی بێگەنا هەبوو بە جلی ڕەنجی عسکەری جلی کوردی کردبوو ینی دیبە دیارکەت کورد چیە شەڕ بە جلی کوردی کرا دەمێ بزانم پەیامت چیە لە ڕۆژەدا وڵا پێم ئەوەی کە جلی کوردی لە بەدەکە وەکو هەستی نێتەوایەتی کە ینی شتێکی پیرۆز بیلەکن یەک دووش لە نابینی ئەوەیدا هەیە کە ینی جلەکانمان جیاوازی هەیە ئەوەی دەکات بینیان نییە قسەی ناکەون لە ڕێگەزیگە هیوادارم بکەن ئاشتی ینی دوو جلی کوردی لە بەرەبکە ئەو ڕۆژی بکە ڕۆژی ئاشتی چێ ئەو جیاوازە دروست دەکات لە نێو کووردا بەخوای ئەوانەی کە ینی هەست بە مەسوولیاتی کوردایەتی خۆیان ناکەن کوردبوونی خۆیان ناسەلمێنن کە کوردبوونی خۆت نەسەلمێنیەوە بە جیاوازیە دەکەی ئێستا من زاری وایە برایکی عەرەبات تێکوان لەبەری وە شانازیم بەخۆم کردیە برایکی عەرەب جلی کوردی لە بەکردێ برایکی ئینگلیزەکان زۆرین ئەوروپەکان لەبەر دەکەن کلااوە زەمەدانی کلاش ئارە وەڵا کلااو زەمەدانی دەکردن وڵا کلاش پڕۆینیم لە دەکەن ئێستا هەندێک ئینگلیسی برادرمە ینی خاص کلاش پڕۆین لە دەکەن ماشەڵڵا پێیان زۆر گەورەی برای عەرەبم مێ دەکەم لە بەغداد دێ وەڵی تازە چەند 20 دقیقەنی ساعت ئێستاکە گەنج دەکات لە ناسری ڕات بگرم کراشی ڕقم 33 برد لۆ بابی لە ناسڕی یان خەڵکی ناسڕی بۆ هات کراشی کوردی برد ئەرە بەخوای خەڵکی ناسری بۆ هات کراشی کوردی کراشی پەڕۆینی برد نەکراشی ئیسفەنجی اختیاران پەڕۆینەکی سۆرسپی برد گوتم سەرنگ گوتی ئەو ڕەنگە جوانە گوتی باب معزیلی ئەو ڕەنگەی بەس تایبەت نەرتیەکەنە توش گوتی بڕۆ بنقەڵا گەنجێک لەوێ دوکانەکەی پێشکانی ئاڵای کوردستانی لێ زەمەس پێشکانی ئاڵای کوردستانی لێە گوتی بڕۆکنەوی گەنجێکی تۆزێک بەردێنە گوی دوێ شەوێ هاتم گوتم سبێنێ دێمە حەزی لێرە بەرکاتێکی مەسەرەن بۆ منە ئەو بابەتانی کە تایبەتن بە جلی کوردی کلاش و ئەوانە ئەوە وەکو عەرەبەک حەزی لێ بۆ بیپۆشی باشە ئێمە زۆر جار کورزمانین و جلەکەشمان جلی کوردیەوە هەمومان لەژێر یەک ئاڵادا خەباتمان کردێ و شۆڕشمان کردیە بەڵام دەبینی لە هەندێک بابەتدا جیاوازی لە نێوانمان هەیە یەکتر قوبوڵ ناکەین کێشەمان هەیە جاری واشەیە ئەوانەی کە کەیف و چاویان بێمە هەڵنایەت ئەو بە دەرفەت دەزان و ناکۆچیەکی زیاتر دەخەنە نێوانمان لەو ڕۆژەدا وەکو گەنجێک دەتەوێت چیان پێ بڵێ یعنی چی بە کورد دەڵێ کورد دەبێت لە ساڵی داهاتوودا چی بکات بەخوا هیوادارم هەر کەسێک بە ئادای ژیانی خۆی بڕواتە لەسەر کوردایەتی خۆی ڕێبازەکەی بەرنەدا ئێستا بچم سی لاخم بێکەچێکە کەیفی بە کورد نایەتم بچم لە گەوی بڕۆم هەمنێک بخۆم کورد پەروەری دەکەم کوردم خۆش دێ هیوادارم ئەوانەیە کە باوەڕ بە کەسی بێگانە دەکەن لەسەر کوردایەتی لا دەکەون سەرنمونەی کرد بدرێم تازە برادرە کاتێکوانە کوڵەباری لە بەکرد ئەمیش گوتم بچەند وتم ساری 60,000 ئەوی بابە زۆرە گوتم برام ئیشی کوردی و دەستەوە ئەوەی کوردایەتی ڕۆی ئێگوتمە کوردایەتی ڕۆی لو ئێستا لە بەرت کرێت و کوردایەتی نەڕۆیشت لەکنە تو ڕۆیشتە زەنابەت و تو کە نەزانی کوردایەتی هەیە کوردایەتی ڕۆی با بڕوە لەکنە تو بەڵام لەکنە من مایە ئەمە دەژیمە بەکەلی مەقسەشت برێم کوردایەتی ڕۆی لۆت و ڕۆی بڕۆ بە خێرسی با بڕواتن لۆت بەڵام هیوادارم ئەوانەیە کە لەسەر قسەی خەڵک دەڕۆن واز لە قسەی بینن واز لەوە بینن جیاوازی لە بنیابینی کورد و ئەوانە بکەن لە کارمان هەمووان یەکشتین هەمووان یەک میلەتین هەمووان یەک کوردین هەمووان یەک زمانی پیرۆزبای لە چێ دەکەی پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەم هەر 50 میلیۆن کورد ئێستا زیاد بینە لە خۆی بەزادی ئینشاڵڵا بەرەو زیادبوونیش دەڕۆین دەسەڵاتەکەشمان هەزیاد دەبی داوا لە هەموو برا کوردەکان دەکەم وەکو یەک جلی کوردی لەو ڕۆژە لەبەرکەن لەبەرەوەی لەبەر سۆڤێنەکان باجێتەرمان پێ نەکەن ئێمە بەستان دازان نەگەوە ئێمە دازاڵ بن ئەو جلەمان لەبەر بی بڕای جەنابەت جەچەڵمان پێ ناکەن نەخێر ئەمن بەڕێی من وایە ئەگەر هەموو یەک دیگر بین
ناتانجستن یەکدیگر بن باشە دەبێنە بەڵام یەکگر نەبین ماری کورد وێران دەبی باقەت پێ بدەم ئەو مۆزەکە باشە سەبارەت بە جلی کوردی حەزت لە چ جۆرە جلە کوردیەکە بە بەردەوامی لە بەردەکە یاخود تەنها لەو بۆنە مناسبانە بەخوای من بەعدە جلی کوردی و کازۆمەدان دەبەستم معدل فەیسبووکەم دەرگە شێخانیە تەمەشاکە لە هەموو دەمەشی هێشتا ئەم بەقات نابینی بەس بە جلی کوردی شێخانی دەرگە شێخانی زۆر جوان وڵات جوانیش لێ دێتن جلی کوردی مافی کوردە دەبی کورد معدە لە بەری بکە با باش پێ بدەم لەوەی کە تو سیر دەکەی تەمەشاکە ئێستا سەیری ئەم شخصێکە کە بە پانتۆر بە تەگەدا دەڕا بەڵام سەیری خۆتکە کە جلی کوردە بزان چەند جیاتش جوان شتێکی جوانیان نمونەی داوا لە هەموو کەسێک کوردەکانی خۆمان دەکەم جلی کوردی بۆشن جلی کوردی مەسەد شتێکی شازە یعنی جلی مەلە جلی هەموو کەسێکی جوانترە من هەمووان یەک شتین هەمووان یەک میلەت هەمووان یەک کوردین هەمووان یەک زمانین یەکدیگر بن باشە دەبێنە بەڵام یەکگر نەبین ماری کورد وێران دەبی هەموو ڕۆژێک کورد دەبی زلج کوردی لە بەبی هەتا لە بۆ دایرەکانیش بە زلج کوردی بچن پێم جوانترە دەبینی کە کابراک جلج کوردی لە بەرەبڕاستی شخصیاتێکی زیاتری هەیە جەنابتان وەکو کوردێک چ قسێک و چ پەیامێکتانی لەو ڕۆژە باقڕان ڕۆژی جلی کوردی هەر ئەو ڕۆژە نییە مەسەن یەک ڕۆژە بەرکە ئەمە ئەم بەخۆم بە تایبەت بە زلی کوردیش لەوە دەکەم پانتۆرش لەوە ناکەم لەوە من تقریبا هەم ڕۆژە ڕۆژی جلی کوردیە بەڵێ باشە کە کاتێک جلی کوردی لەبەر دەکەی و دەیپۆشی هەست بەسی دەکەی ئەگەر بێ ئێرە توش حکوم دەکەی وەڵا هەست بەچی دەکەی زرکەشی خۆمانەیە و زرکەشی جوانە و عەرەب لێرانە شانازی بە زلج خۆی دەکە ئەمەش دەوی شانازی بە زلج خۆمان بکەیت زرکەشی جوانە بە ڕێی من هەموو ڕۆژێک کورد دەبی زلج کوردی لە بەبی هەتا لە بۆ دایرەکانیش بە زلج کوردی بچن پێم جوانترە زۆر جوانترە جگەلەوەی کە جوانترە بەڵام کورد شانازی بەو جلەوە دەکات لە چیا و لە شاخ و لە شۆڕشەکاندا بە جلی کوردیەوە شۆڕشی کردووە پەیامت چییە لەو ڕۆژەدا دەوێت چی بڵێ یعنی ئێمەی کورد جگەلەوەی کە خاوەنی یەک زمان و یەک کەلتورین بەڵام زۆر جار جیاوازی هەیە لە نێوانمان ئەو جیاوازیەش ئەگەر نەگاتە حاڵەتی کێشە و ناخۆشی شتێکی ئاساییە بەڵام زۆر جار کەسانێک هەندێگەێنە و ئەو حاڵەتە جەنابەت وەکو کوردێک بە جلی کوردیەوە پەیامت چییە و چی دەڵێ وڵا هەروەچ ئازم کردی سبرن ڕۆژی زلی کوردی ڕۆژێکی باشە بەڕێ من پێم خۆش هەم خەرک لە بەربی زرکێکی جوانە و ڕێک و پێکەوە جەنابەت قوربان سڵاوت لێبێت پەیامت چییە بە ڕۆژی لە ڕۆژی جلی کوردی دەیسێ جلی کوردیشت پۆشیوە دەتەوێت چی بڵێ ڕۆژەدا پیرۆزبایی لە هەموو کوردەش دەکەم بەڵام ئەو ڕۆژە وەکو ئەوە نییە کە هەر تا 2 ساعت لە بەریکەوەی ڕۆژ جلی کوردیم بەڕێ کرد ئەم وەکو شخصی خۆم احتمالێ 20 قاتم زیاتر بە جلی کوردی بەدەگمەنی یعنی ئەگەر ڕۆژە ساعتێک زەحمەت کا بۆ شتیوا لە بەرکەم بەڵام جلی کوردی ڕەسەنە ڕەسەنە یعنی نەتەوەیە یعنی هەر کەسە بە نەتەوەی خۆی دەنازی مەسەڵەن ئێستا و حارەبانێک کە دێرە ئینگلیز دێت تێرە ئەنوانی ئەوانیش لەبەری دەکەن لەبەری دەکەوان لۆ کاتی ینی کو ئێستا زۆر کەسی لێکان دەێت دەی 3 ڕۆژ دلی کوردیا ئەوان وەکوەوەیمە لۆ ڕسمەشی لەبەر دەکەن لۆ ڕسمەش پێیان جوانە ئەگە پێیان جوانەبی لەبەر ناکەن بەڵام داواکان لەو گەنجانە لەو قشکە بە ڕێزانەکە هەر جلی کوردی لەبەر دەکەن بە تایبەتی ئافرەتەکان بە ئەو جلە کوردە تەنکەی لەبەر نەکەن تەنچی لەبەر دەکەن یان مەبەست چێلەوەی کە تەنچی لەبەر نەکەن شێوەی جلە کوردیەکەیان گۆڕیوە یاخود مەسەلەن لە ڕووی کەلتورەوە کەلتورەکە نەپارێزراوە چۆن بەڵێ جلی کوردی ئافرەتان کە ئێستا بە سەردەمانە مۆدیلان دەدووری ڕاست ئەمە گەنجی مەسەن لەمە بە گچکەترێ و گەورەتریشەیە بەڵام ئەو ئافرەتێکا و لە کوردی دەپۆشی بەڕاستی بەلاڕێ دابردیا ئەنجلی کوردی بەلاڕێ دابردیا انشاءالله بەلا ڕێدا نابن هەمووان ئازادنەوەی کە جۆرە جلێک دەپۆشن لەبەرەوەی تایبەتە بە ئازادی تاکە کەس ئەگەر تەکنۆلۆژیا پێش بکەوێت و ساڵ بگۆڕێت جلی کوردی دەبێ ئێمە چیتر لەبەری نەکەین ناوەڵا ڕۆژ بۆ ڕۆژ دەبی ئینسان زیاتر جلی کوردی لە بەکاوبی منداڕەکان چاوێ بکەن ئەوانش فێر بن تا منداڵەکانیش لەبەر دەکەن جار کەم یعنی بەمەدەری ناس کە تەڵەبانەوە ئەوەیە بەس لە ڕۆژەی تایبەتیەوە بەڵێ ئەوانش دەکەن باشە کۆتا پەیامت چیە لەو ڕۆژەدا وڵا کۆتا پێیان داوا دەکەم هەموو خەڵک جلش کوردی لە بەکە منداڵەکانیشان فێرکەن لیان ڕابینن کە ئەو جرکە لە بەکەن زرکەشی ڕەسەنی خۆمانە و شانازی پێوە بکەن زرکەشی جوانە دەستخۆش دەکەڕێمەوە لای جەنابەت بە هەمان شێوە دەمێ بزانم کۆتا قسەی جەنابەت چییە کۆتا قسەی جەنام ئەوەیە کە هەر کەسێک جلی کوردی دەپۆشێ بە جوانترین شێوە لە ڕووی شەرحیشەوە باشترین جلکە کە ئیسان لەبەری بکات لە ڕووی شەرعەوە باشترین جلکە کە ئیسان لەبەری بکات جەنابەت وەکو بەرگدروێکی جلی کوردی چ قسەیەک تێ لەو ڕۆژەدا وڵی
پرێمتر لەو ڕۆژەیدا خەرێک زۆر ڕووماتێلەکە خاستان دوێ پێش نۆی سێ سەرمان زۆر قەرەبار بوو خەرکەشی زۆر خاستان ئەوانەی مەکتەب و داوامیانەیە لەو ئەو ڕۆژەی خەرکەشی زۆر جلچ کوردیان بەڕاداندا بوو ینی ئەوەش لەما بوویتە مناسەبەشکە ینی پێش نەورۆزی دەی سێ زۆر سەرمان قەرەبار دەبی لۆ نەورۆزش ینی ئێستا لێمان بوویتە دوو مناسەبە هەمیشە بازارتان باش دەبی دەمێ بزانم چێن ئەوانەی کە بۆ نمونە لە ڕۆژی دەی سێدا زیاتر جلی کوردی دەدورن ئەوانەی تەڵەبەنە ئەوانەی مۆزەفن داوام شتیانی حکومی لەو ڕۆژەدا جلچی کوردی بەڕادان دەن سەبارەت بە جۆر و شێوازەکانی جلی کوردی دەمێ بزانم ئایا ئەوانەی کە لە ئێستادا جلی کوردی دەدورن هەر لەسەر ستایلە کلاسیکەکەیە کە تایبەتە بە کەلتوری کوردی یاخود گۆڕانکاری تێدا کرایە هەر کلاسیکەکەیە جلچی کوردی گۆڕانکاری تێناک بەس جاروێ شەروار تەسی دەکرێتەوە خەرکەکە ڕەبغەتی خۆیتیوە چی پێشترەی نمایە ئەو شەروار تەسکردنەوەیە ینی لە کەلتورەکەی مەسن لە شێوازی کەلتورەکەی خۆمان دەگۆڕیتن یان چی لێ دەکاتن ئەوە دۆزێک دەستکتری دەکاتەوە شێوازەکەی خۆی تێک دەدات جوان نیە بەڕاستی ئەو شوشەی پێدرێن شوشەی ئاسایەکە نی شوشەی پێدەرێن ئەوەی تکەش بەرین سێ ئەوەی هەیە زۆر باشە دەگەڕێم وڵای جەنابەت قوربان لەش ساغ بێت و ماندی نەبی سەبارەت بە ڕۆژی جلی کوردی دەی سێت پامەکتێ و وەکو بەرگ دروبێک چ قسەیەک هەیە بەخێر بێناخوا سەلامەت بناخۆ سپاس وڵی خەڵک بەعام لەو ڕۆژەی زیاتر گەنج و منداڵەکان دەگرتەوە ئاسی سەرەتایی و ناوەندی ئەوانە زیاتر قاتی دەکەن ئەوانە زیاترە مۆزەفیش بەعام بە زیاتر قوتابیە ناسراوین بە جلەکەمانەوە بۆ نمونە لە هەر وڵاتێک بین پێشەوەی کە قسە بکەین ئەگەر جلی کوردیمان لەبەر بێت دەزانن ئێمە کە کوردین تا چەند ئێمە هەوڵمان داوە کە ئەو کەلتورە بپارێزین بەخوای کەم ئێستا بە زۆی لایەتی لە مناسەبەکان قاتی کوردی لەبەر بکرێ بەس مناسەبەکان زیاتر مەسەلەمە سار 12 مانجی چاوڕێ و سێ مناسەبە دەکەین جێژنەکان و نەورۆز کەم ئیلاەوەی زیاتر دائیمی لەبەر دەکا ئەوی زیاتر بە تەمەنەکانیان هەندە گەنج شتوێ هەیە دائیمی جلچی کوردەکەن ئەوان ئەگەنە باقیەکەی بەس لۆ مناسەبات لەبەری دەکەن قسەیەکتەیە چی دەڵێ ینی جلی کوردی ببێت بە جلێکی فەرمی بۆ نمونە لە هەموو شوێنێک لەبەر بکرێت یعنی ڕەمزی کووردە جلچی کوردی کللتوریە خۆ ئێستا مەسەن لە زۆربەی وڵات عەرەبیەکانیش لە ڤیددیۆ لە یوتیوب بەشتان دەبینی بە جلچی ڕەسەنی خۆیان دەستنە دەوام و مەسەن دیتمان بە دژداشە وەکو عەرەب لە ئێستا نەبیتە قەرارێک نەدرێ تقریبان عیبەشە شەرم دەکەی سەکابرە بە کوتە شەواری بستە دامێ مۆزەفەک دانێ بە چاوچکە سەیری دەکەن بوویتە شەرم ئەمە ئەوهای دەبینی شتێکی جوانە ڕاستە خۆ مرتاعش لەناو مڕحترە وەکو لە پانتۆڕ و لە کابۆ وەکو شەروار بەس نابینی بە دەگمەن چێن ئەوانەی کە لەو بۆنانەدا جلی کوردی دەدورن چینێکن بۆ نمونە چتەمەنێکن وڵە هەمی تێدایە لە چینەکان لە متەوەست و لە وەسەت و لە دەوڵەمەند و هەمی تێدایە لە کورد گەنجەکە لە کورد نەتەوەکانی تر دێنە لای ئێوە دێن ئەوانەی منەزەمەکان دێن قوسلەکان دێن ئەوانش دەیکەن ئەگەر بە کورتی بۆم باز بکەی شێواز و جۆرە دوورینەکەی ئەم ساڵ چۆنە بەخۆی شێواز دوورین زۆرە وەکو مڕاتخانیە و ستارخانیە و سنەیە و ئیترەجە بەڕکە و ئەنواعی هەیە هەشە بە شێوەیەکی عام زیاتر مە لێرە پێی دەڵێن لە هەولێرە کاگنێ چیری پێ دەڵێن یان سەرۆکی پێ دەڵێن ئەو دۆ زۆر ڕەغبەت لەسەرە گەنجەکانی زیاتر سادەی دەکەن ئێستا سادە شتێکی جوانە سنەی پێ دەڵێنەویش بێ بەڕکو هیچ شتێکە دەگەڕێمە لای جەنابێت دەمێت نرخەکان بزانم نرخی ئەو ساڵ چۆنە ینی دەبینین قەیرانی دارایی هەیە بەراورد بە ساڵەکانیش ینی ساڵانی ڕابردوش ئەو قەیرانە هەر بەردەوام بوو بەڵام ئێستا نرخەکە چۆنە هەموو کەسێک دەتوانێت جلێکی کوردی بەدڵی خۆی دروست بکات بەخوای سعرەکانیان مناسبە بەس بە بۆنەی ئەوەی کە ساری دۆلار بەرز بێتەوە خماشش هەر بە دۆلار دێ دوورینەکە ڕۆکی خۆیتی بەچەندە دوورن ئەمە دوورین بە 50,000 دەدوور بەس دوورین ئەگە برادریشبی خاتری دەگرن خاتری دەگرنەکە برادرشبی خزمبی هێشتا خاتری دەگرین ئینشاڵڵا دەستان خۆش بی سەرکەوتوو بن دەمێت کۆتا پەیامی جەنابەت بزانم لەو ڕۆژەدا هەست ینی هەستت چییە پەیامت چیە پیرۆزبایی لە چێ دەکەی وڵی لەو ڕۆژدا پیرۆزبایی لە هەموو کوردێکی دەکەم سەریساری کوردیە و هیوادارم هەموو کوردێک ئەو جلە پۆشێت بەکو سەرەتا بابرێن بەخێر بێن بەنسبەت جلی کوردی لەناو کورد ئەوە ینی تەعاان ڕەسەنایەتی باو باپیرانمانە هەر هەیە برەی نییە ئەوە شکو گومانیدانێ بە تایبەتی لە ئێستا مانجسێ نەورۆزە بار هەتا
مانجی پێنجش خەڵک هەر بە ناوی نەورۆز قات دەکاتن و خواستشی لەسەر زۆرە و زۆریشی زۆرە و پشتێنیش بابەتی گەلەگەلک زۆرە ئێستا بەڵێ وەکو نرخ شت گران بووە بەعام بەڵام پشتێن والله گران نەبووە ناوەڵهەوە چ خۆی پشتێنیش لەگە دۆلاری نییە والله بەتاکی لەگە دۆلارە ئەمە بە دۆلار دێنین بە دینار دەفرۆشین بەڵێ باشە ئەسا وەکو باس کرد چەند جۆرێکی هەیە مثلەن چ جۆرێک گەنج دەیبا چ جۆرێک بە تەمەنەکان دەیبن ئێستادا لەو ڕۆ بە تایبەت ئەو ڕۆ دەبینی منداڵەکانیش جلی کوردیان پۆشی وە پشتێنیان پێویستە تاکیت ئەکو ئەتوێستا بە خۆت قات کوردیت لەبەرە ئەو پشتێنەی لە پشتەوە هەر لە قەدیمەوە هەبووە ئەو یەکە لە جۆرەکان زۆری تکەمان هەیە گرێگرێ پێی دەرێن پەشمۆنی ئەوە پەشمە بڵێ ئەو بابەتی زۆرە ینی ئێستا لێرە تەقرێن نێزیشی 50 ڕەنگم زیاتر هەیە هەیە مەتاتی لۆ گرێگرێ هەیە گرێگرێ دەبەستیتن لە مەتاتێکەش 5 نوعی هەیە گرێ وردە هەیەگرێ جالۆ بە پێی تەمەنیش دەگۆڕێ مەسەن لە منداڵ هەتا دەگاتە کەسەکی بە تەمەن هەیە گوڵی ورتر دەبەستیتن هەیە حەزی لێ تۆزە گوڵی دیاربی و زەغبی و لەونی تێدابی هەر چەند لەونیش تێدابی ئەوەندە جوانترەوە کوپشدێن نرخی چۆنە؟ مەتری 2000 3000 عادەتی ینی ئەو 5 متر بەڵێ 5 متر 15000 14000 ئەوانەیە لە دەوری بەڵێ ئەو ڕۆ دەیسەیە تایبەتە بە ڕۆژی جلی کوردی وەکو گەنجێک جگەلەوەی کە پشتێن دەفرۆشی کە تایبەتە بە جلی کوردی مشتەقاتی جلی کوردیە چ قسەیەک تێ لەو ڕۆژەدا پەیامەت چیە دەتەوێت چی بڵێ هەست بە چی دەکەی بەڵێ وڵی هەستەجی زۆر خۆش ئێستامە دەبووە جلی کوردیمان لەبەربی بەزان بە خۆمان ئیشەکەی مە ئەخەت بکەینە نیشەکەی مە ئەوەیە ینی ئەمەش لە ساڵک هەر ئەو مانگەی دەتوانیش بکەین با دەکرێت بەس لەمە تۆزەک زەحمەتە چکە زۆر دەجوولین پەیامم ئەوەیە بەڕاستی داوا دەکەم ینی بە تایبەتی گەنجەکان چکە گەنج مەسەلەن بناغی وڵاتە ینی پڕ بەدە لەو قسەیە دەکەم حەزم لێە ینی قاتێک دوو قاتی هەر هەبی نەک هەر نەبی من بەخۆم زیاد لە دەقاتمەیە هەرێ والله سەلامەتیش ئامین هیوادارم ینی حەز دەکەم لەبەری شتەکە بە نەبتە مەسەلەن ئەوە ئێستا گەنجێ بەداخۆم گەنجە واتەکنم قاتەکەی دێنی دەری کاکە عمری گەنجەکەی 25 ساڵە دەرەوە یەکەم جارێک جلی کوردی لە بەدەکەم ئێلۆ یعنی تو بابن لە 18 ساڵی کاملی حەقی وایە تێبگەی مەسەلەن جلی کوردی چییە و پاشی مەسەلەن دەزانی باو باپیرانچیان لەبەر کردیە و کووە هیوادارم ینی زۆربی بەڕاستی نەک لەبەری شەکەی خۆما هەر عادەتە جلەکی جوانە لە ئافرەتانیش زۆر جوان لە جلی کوردی هاوسەر گیرت کردووە بەڵێ چەند منداڵتەیە دوو کوڕنیان کچەن لە کچە کوڕەکەمەیە تەمەنیان ئەوەیە کە جلی کوردی لەبەر بکەن زۆر گچکانە بەس ئەمە ئێستا دەتانم لە ڕسم لە مۆبایل پێشاندەم کچەکەم عمری 3 ساڵە جلی کوردی هەیە بەڵێ کوڕەکەش مەرەوە ئێستا تام ڕسمت پێشاندەم میچینە 5 قات 6 قاتی کوردی کوڕەکەم ئەو ساڵ لە ڕۆژەیە ینی 5 ساڵە ساڵش گرتە 6 چی وای کردووە کە لەو تەمەنەوە واد لێ کردوونە کە جلی کوردی لەبەرکەن بەس لەبەرەوەی کە بەخۆت ئیشەکەتە یاخود لەبەر بابەتی کەلتور و نەتەوایەتەکەیە ئەمن بزانە بەسەلانێ زۆر جار برێم لەبەر کەلتوری نەتەوایەت لانە برێن ئەوە هەن گەنجەکە چ ئاگەی لەو شتە هەیە 150 لەبەر کەلتوریمە 150 لەبەرەوەی جلێکی جوانە پێم جوانە زۆر بەخێر بێن سەرچاو وڵی جلی کوردی جلێکی ڕسەنی کوردیە زۆر چەشی جوانە جلێکی ڕاقیە خەرک لە ناو وڵاتان هەموو عالم لە وڵاتە عەرەبیەکان لە جێەکانی کابرا شانازی بە جلچ خۆی دەکا چەفێ و عگای لەبەر دەکات لەگە جداشەی بەس ئەسف لە وڵاتی ما خەرک زۆر کەم جلچ کوردی لەبەر دەکات تەمان جلچ کوردیەک لە جلکە جوانەکانە جێ شانازیە بەڕاستی کابرا بە جلچ کوردی ئێستا لەسەر لە ڕێگا لە جێیەکی لە دەبینی کە کابراک جلچ کوردی لەبەرە بەڕاستی شخصیاتێکی زیاتری هەیە و زائیدەنی ئێستا داوا لە حکومەتێکن بەس یەک لەوانە پەرلەمانە شوێنەکانی دیە ینی داوائیرەکان بەندێک جێ بتە ینی جلچ کوردی بتە جلکێکی ڕسمی لەبەر بکرێت لۆ لەبەر نەکرێ تەنها لە یەک ڕۆژ لەبەر نەکرێت نابا یەک ڕۆژ لەبەر نەکرێ ڕۆژانە با لەبەر بکرێ ڕۆژان بتە جلکێکی ڕسمی ئەمەش کوردین ینی بە جلچی خۆمانەوە ناسراین با بە جلچ خۆمان دەواممان هەبی شوێنە ڕسمیەکانمان بە جلچ کوردی بی چەکی زۆر ڕکوپێک و جوانە دەست خۆشببی قسەکان زۆر جوان بوو ئمە شیوادارین کە ئەو جلا بۆ نمونە لە هەندێک شوێنی دەستگای حکومی ببێ بە فەرمی ینی بتوانن هەموو کەسێک لەبەری بکات نەک تەنها لە ڕۆژی جلی کوردیدا بەتاکید وایە بەتاکید وایە باشە دەمێ بزانم ئێمە تا چەند هەوڵمان داوە کە ئەو کەلتورە بپارێزین وەکو خۆی بهێڵینەوە بۆ نمونە لە ئێستادا دەبینین لە بازاڕەکان و بەتایبەت گەنجەکان گۆڕانکاریان لە جلی کوردی کردووە و هەندێک شێوە دروست بووە ینی بەس تەنها ناوی جلی کوردیە
ئایا ئەمە هەوڵی ئەومان داوە کە ئەو کەلتورە وەکو خۆی وەکو ئەوی کە بابوو باپیرانمان پاراستویانە ئێمەش بیپارێزی واللهی بەڕاستی ئێستا وەک جاران نمایە جاران پێشان جلچ کوردی نەوە شخصیاتە چێ بوو چەشی جوان بوو ڕێکوپێک و دەستوری دوورینەکەی ڕێک بوو بەسەر چی ئێستا ئەو هەندێک لە جاحێرەکانمان هەیە ما احتراماتن لە بۆ هەمیان جلکە کوردیەکان بە شەرواری تەسک و بە یعنی شێواندرایە بە زمانی خۆمان کە شێواندرا ینی جوانیەکەی جارانی نمایە یعنی هەر لە شەروارێکە تەسکرایە هەم لە سەرەکەی گۆڕدرایە بەستانی پشتێنەکەی بنەوە ئایچکەیە یعنی وەک جاران نییە بەس تەمەنا دەکەن ئیشاءالله جلچ کوردی بگەڕێتەوە سەر وەزعی جارانی پێشان وەشی برێ دەستوری کۆییان چەشی جوان شەروارێکی یعنی عادەتیوی جوانتر دەبی بە تاکید چۆنی کوی باشم باشی حیاتم ئەو ڕۆژی جلی کوردیە لەبەرەوەی جلچ کوردی لە بەکردیە بەڵێ جلچ کوردیت حەز لێیە جوانە باشە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە هەمومان جلی کوردی دەپۆشین لەو ڕۆژەدا وەکو منداڵێک وەکو کە کوڕێکی جوان جلێکی جوانت لەبەر کردووە چ قسەیەکت هەیە و چی دەڵێی زۆر حەزم لە کوردستانە ئەو زۆر خۆشە هەندا چی ئەو جلکەی لە بۆ کڕی بابم بابت دوێ کڕی زۆر جوان لێت هاتیە پیرۆز ئینشاءالله تەمەند درێژ دەبی حەزت لێ بۆ ڕۆژە لە یعنی بۆ بۆنەوە گۆرانێک شتێکمان پێشکەش بکەی حەت دەزانی دەزانی ئێوەس يلا دەست خۆش بحیاتم سپاس دەکەین جلی کوردی جگەلەوەی کە کەلتوری کوردە و کورد شانازی پێوە دەکات شێوەکەشی زۆر جوانە و چەندەها جۆری هەیە و هەر کەسە و حەزی لە جۆرێکە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی بوو ئێمە هەمومان شانازی بەو جلەوە دەکەین لە شاخ و لە شۆرش و لە ڕاپەڕینەکانی کورد بەو جلەوە شۆرشمان کرد و چاومان لەوە بۆ ڕۆژێک لە ڕۆژان بگەین بە سەربەخۆی کوردستان و هەوڵێکی زۆریشمان بۆدا ئێمە وەکو کورد شانازی بۆ ڕۆژەوە دەکەین و هەوڵ دەدەین کە کەلتور و فۆلکلۆری کوردی خۆمان بپارێزین و هەمیشە یادی ئەو ڕۆژانە بکەینەوە کە کورد تێیدا سەربەرز بووە و شۆڕشی بەرپا کردووە دژی ستەم و زۆرداری ئێمە لە پرۆگرامی مایکی دیمان لە دەی سێ یادی جلی کوردیمان کردەوە و هیوادارین ڕۆژێ لە ڕۆژان کورد بە هەموو ئامانجانەی خۆی بگات کە لە پێشوو لە ڕابردوو هەوڵی بۆ داوە خەباتی کردووە و جلی کوردی جەچێکە لەو ڕەمزانەی کە لە هەموو دنیا ئەگەر لەبەرت بێ تۆ دەناسرەی کە کوردی وەکو ئەوەی کە خاوەنی زمان و کەلتوری خۆمانین هیوادارین لە هەموو شوێنێک تەنها لەو ڕۆژانەدا یادی ئەو جلە نەکرێتەوە لە هەموو شوێنێک لە زۆربەی وەرزەکانی ساڵ و لە کاتەکاندا جلی کوردی بپۆشرێت وەکو ئەوەی کە مۆرک و کەلتوری کوردیە ڕۆژی جلی کوردیتان پیرۆز بێت هیوادارم کورد ڕۆژێ لە ڕۆژان ئەو خەباتەی کە کردوێتی بە ئامانجەکانی بکات ئەمە نەزوەری براهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن ماڵتان ئاوا و هەر شاد و بەختەوە بن خواتان لەگەڵ